لە کاتژمێر 4 بەرەبەیانێکی زوو ستافی سەربازی ون بەڕاو قەزای سۆران و دەفەری باڵەکەیەتی بەڕێدەکەوێت. ئیدی دەمانەوێت چیرۆکی کەسانێکی خۆبەخش بژێڕینەوە. بەدەم ڕێگاوین و هێدی خۆر هەڵدێت لەگەڵ خۆرهەڵاتن بە تەواوی دەگەینە شاری سۆران. سەربازی ون لە ماڵقەیە ئەم جارە چیرۆکی و کەسانە دەگەڕێتەوە کە کۆمەڵێک مرۆڤی خۆبەخش و جانفیدان لە هێڵەکانی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس دەجەنگن. سلام علیکم. خاڵێ ئێستا دەردەچین جەماعەتێکمان دەچینەوە گەڕەکی برایەتی و جەماعەتێکمان دەچینە گوندی کاولۆکان سەربەنحی ڕەواندز. من جەوادمانی حاجی کارمەندی تەندروستی لە نەخۆشخانەی ڕەواندز و سەربەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران دوای ئەوەی کە کۆڕۆنا وەکو پەتایەکی جیهانی وەروەها کوردستانیش لەوە بەدەرنەبوو گرتیەوە ئێمە وەکو تیمێکمان پێک هێنا کە بە سەرپەرشتی دکتۆر کاروان بەڕێوەبەری تەندروستی سۆران و وەروەها بەڕێوەبەری لیژنەی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا لە سۆران پێک هاتبووین لە چەندین کەس کە تیمی شوفێرەکان و هەروەها تیمی وەرگرتنی سامپڵ و هەروەها تیمی پشکنینی فەحسەکان لە موختەبەڕاتی. ئەو کەسانەش کۆمەڵێک کارمەند و پزیشکن کە ڕوبەڕووی ڤایرۆسێک وەستاون هەموو جیهان بەدەستی دەناڵێنێ. ئامانجی ئێمە لەم تیمە ئەوە بوو کە خەڵکەکەی خۆمان بپارێزین و هەروەها لە باوەشیان بگرین چونکە ئێمە وەکو کارمەندانی تەندروستی و تیم وەکو ئەم تیمە بەڕاستی پشکی شێرمان وەرکەوتو بوو چونکە هەم لە ناو مەترسیەکەی دابوون و ڕوبەڕووی چەندین مەترسی دەبووینەوە و هەروەها زیاتر لە ناو خەڵکەی بووین بۆ ئەوەی خەڵکی خۆمان بپارێزین و دژی ئەم ڤایرۆسە کۆڕۆنایە و زەرەریان پێ نەگات. یەکەمین جار ئێمە وەکو ئەم تیمە کە سەرەتا ڕۆژانە هەموو ڕۆژان سەعات 7:30 لە ماڵەوە داهاتینە دەرەوە بۆ 8:30 دەچوینە سەر کارەکانمان. کارەکانیش ئێمەش بۆ زیاتر وەرگرتنی سامپڵ بوو لەو خەڵکانەی کە بەرکەوتوو بوون و هەروەها ئەو خەڵکانەی کە سوپەرمارکێتەکان و هەروەها نانەوان خانەکان و ئەو بڕیانانەی کە لە وەزارەتی تەندروستی دەردەچوون ئێمە جێبەجێمان دەکرد. ئەمە ئەو کاتێک کە دەچوین یعنی پارێزبندیەکی تەواومان دەکرد جلوبەرجی خۆمان لەبەر دەکرد وەروەها PPEشمان بەکاردەهێنە وەکو ماسک و دەستکێش و دوای ئەوە کە دەچوین کۆلبۆکسمان پێبوو دوای کۆلبۆکسەکە VTMمان لەگەڵ خۆمان دەبرد و دوای ئەوە سوابیشمان پێبوو لە کاتی وەرگرتنی سامپڵەکان سوابەکەمان بەکاردەهێنا و سامپڵەکەمان وەردەگرت. ئەو ستافانە لە هێڵەکانی ڕوبەڕووبوونەوەی ئەو دوژمنە وەستاون و ڕێگری لە بڵاوبوونەوەی دەکەن و هاونیشتیمانیان دەپارێزن. بە دوای توشبووان دەگەڕێن و دەیان پارێزن. چاودێری ئەو کەسانە دەکەن کە توشبوویە و پەتایان. لە ماوەی 24 کاتژمێر با شەو ڕۆژ خزمەتێکی گەورەی تەندروستی پێشکەش دەکەن. ئێمە وەکو تیمەکان بەڕاستی مەترسێکی زۆرمان لەسەر بوو چونکە بەرینگار ئەمە نەمان دەزانی کە ئەو کەسێک ئایا پۆزتیڤە نەخۆشی هەڵگری نەخۆشیەکەی یان نەخۆشیەکە نییە بۆیە کە کاتی سامپڵمان ڕاستە خۆ بەرکەوتووی ئەو کەسە دەبوون کە سامپڵمان لێوەردەگرت و هەروەها لە کاتی
لە کاتی وەرگرتنی سامپڵەکە یعنی زۆرترین مەترسی هەبوو چونکە بە حکمی ئەوەی کە دەکۆخیام دەپژمی بە بەسر دەموچوی ئێمەدا دەپژمی بەڵام بەهۆی ئەو پارێزباندی ئێمە بە جوانترین شێوە خۆمان پاراستە بوو. بەڕاستی ئێمە لە کاری ڕۆژانەماندا ڕاستە ئەرکێکی پیرۆزی و ئەرکێکی مرۆڤ دۆستی و هەروە ئەرکێکی ئاینیش بوو بەڵام ئێمە پشکی شێرمان وەرکەوتو بوو چونکە ئێمە لە ناو مەترسیەکەیدا بووین و هەروەها خەڵک بۆ ئەوەی خەڵکی خۆمان بپارێزین و ڕۆژانە چەندین جار تووشی گرفت دەهاتین لە ناو خەڵکەکە ڕاستە خەڵکێکی زۆر باوەڕی بە ئیشەکەی هەبوو بەڵام خەڵکێکیش هەبوو باوەڕی بە ئیشەکەی نەبوو چونکە گرفتی بۆ ئێمە دروست دەکرد و چونکە ئێمە زۆر ناڕەحەت دەبوون لەم کارێکەوان ئەویان هاوکار نەبوون. ئەو ستافانە لە تەواوی ناوچەکە خزمەتێکی بێوێنە و پڕ لە مەترسی پێشکەش دەکەن. ئەرکێکی مرۆڤانە و پڕ بەرپرسیارەتێکی مەزنیان لە ئەستۆ گرتووە. دەچینە سنتەری چارەسەری کۆڤید-19 لە قەزای سۆران. تیمەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ئامادەکاری دەکەن. ئەو تیمانە یەکەم کەسن کە ڕاستەوخۆ بەرکەوتنیان لەگەڵ تووشبووان دەبێت پێشەوەی بزانرێت کە هەڵگری ئەو ڤایرۆسەن یاخود نا. دوای ئەوەی کە کەسێک بەرکەوتووی ئەوەی تازەی شاری هەولێر بەرکەوتوو بووبوون پاش ئەوەی کە ئەمە ئاگادارکرانەوە لەلایەن بەڕێوەبەراتی تەندروستی سۆرانەوە بە زووترین کات ئێمە وەکو تیمەکە گەیشتینە شوێنی مەبەست و بە وەرگرتنی پشکنین و هەروە دوای ئەوەی کە چاوەڕێی پشکنینەکانمان کرد لە ئەنجامدا دە کەس پۆزتیڤ دەرچوون کە دوای ئەوە پۆزتیڤ دەرچوون بە زووترین کات گیانمانە سنتەری کۆڕۆنا لە هەولێر. زۆر سپاسی برای ئاسایش و پۆلیسەکان و هەروە کەرماندانی بەرگری شارستانی دەکەین کە ڕاستەوخۆ دوای ئێمە کە ڕاستەوخۆ دوای ئەوەی کە نەخۆشەکەمان دەگواستەوە بۆ هەولێر ئەوان داهاتن شوێنەکەیان تاقیم دەکرد و هاوکاری ئێمە دەبوون بۆ ئەوەی ئاسەواری ڤایرۆسەکە لە شوێنەکە نەمێنێت. دەمانەوێت بزانین کێنەوانەی لێهاڵەکانی پێشەوە ئەو ئەرکە سەختیان لە ئەستۆ گرتووە. ئەو کارمەند و پزیشکانە دوای ئامادەکاری ڕوو لە گوند و شار و شارۆچکەکان دەکەن با شێوەی تیم بە هەرەوەزی ئەو ئەرکە ڕادەپەڕێنن. ئێمە وەکو تیمی تەندروستی چەندین ڕێی دوورمان بڕێ بۆ نمونە وەکو شارەدەی خەلیفان کە چەند سامپڵمان نزیکە 800 سامپڵمان لێوەرگرت و هەروەها شارەدەی سیدەکان لە گوندی سمخێلان کە دوای ئەوەی بەرکەوتوی هەبوو لەگەڵ ئەوەی هەولێر ئێمە فەوری گەیشتینە جێی فەوری گەیشتینە وێندەرا و سامپڵمان وەرگرت. ئێمە لەو کاتێک کە وەرمان دەگرت سامپڵەکەمان وەردەگرت بە تایبەتی لە ناو قورگ و وەروەها لە لوتمان وەردەگرت و بە جوانی سامپڵەکەمان لە ناو تیوبەکەدا دەنا و دوای ئەوە لە ناو کۆڵبۆکسێکی پارێزراوماندا دەنە تا دەمانگەیاندە شوێنی مەبەست و هەروەها لە موختەبەڕەکە.
لە هەندێک شوێن ماڵ بە ماڵ چاودێری تەندروستی هاوڵاتیان دەکەن. ئەو پشکنینانە بۆ دڵنیابوون لە تەندروستی ئەو هاوڵاتیانە دەکرێت و دەیانەوێت هەمووان پارێزراون. بەردەوام شەو ڕۆژ چاودێری ئەو کەسانە دەکرێت. پشکنین بۆ دۆخی تەندروستیان دەکرێت. پلانی ئێمە ئەوە بوو کە ئەو کاتانێ ئەو کەسانێک کە پۆزتیڤ دەردەچوون بە زووترین کات دەبی بەگواست بە سیارەی تایبەت و هەروەها بە پارێزبندیشی تەواو خەڵکەکەمان گوازباوە، نەخۆشەکانمان گوازباوە هەولێر. بەڕاستی یعنی ئێمە زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین، چونکە ئەو پلانەی کە دای نابوو زۆر سەرکەوتوو بوو، پێش بە زووترین کات یعنی ڕێگری کردبوو ئەوەی ئەم پەتایە بەڵاو نەبێتەوە وەروەها بە جێبەجێکردنی ئەو ڕێنمانەی کە لە وەزارەتی تەندروستی دەردەچوو ئێمەش جێبەجێمان دەکرد و جێبەجێمان دەکرد وەکو تیمی تەندروستی و یعنی بەڕاستی ئێمە زۆر دڵخۆشین لە ئەوەی کە کۆتایی ڕاستە کۆتایی پێنەهاتەوە، بەڵام لەو ئیشانەی کە کردومانە زۆر پێوە سەربەرزین، چونکە خەڵکی خۆمان پاراستووە و یعنی بە جێگای شانازیە خەڵکی ئێمەش بەپێی بانگەوازی ڕێنمایەکانی تەندروستیەوە هاتن و ڕێنمەکان جێبەجێ دەکەن. ڤایرۆسی کۆرۆنا وەک پەتایەک باڵی بەسەر بەشێکی زۆری جیهاندا کێشا. بەهۆی ئەو پەتایە سەدان کەس بوونە قوربانی لەسەر جەم وڵاتانی جیهان. کوردستانیش وەک بەشێک لەو جیهانە ڕوبەڕووی ئەو ڤایرۆسە دەبێتەوە. ئەو ڕوبەڕووبوونەوەش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بە باشترین بەرنامە و پلان هەوڵ بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوە و پاراستنی هاونیشتیمانیان دەدرێت. سەربازی ونن سەربازێکن کە بەڕاستی وێنەیان زۆر کمە. لە هەموو قۆناغەکانی بەشەریەتدا کەسانێک هەبووینە وەکو سەربازی ون لە ناو شەڕەکان، لە ناو کارەساتەکانی سروشتی، لە ناو نەخۆشیەکان، ئەو قۆناغانەی کە زۆر سەخت بوونە بۆ بەشەریەت کۆمەڵێک کەس هەبووینە وەکو سەربازی ون ڕەنگە کەم ناویان هاتبی، ڕەنگە کەم لە ڕیکۆردون وێنە و فۆتۆگرافی و ڤیدۆیی دەرچوو بن، بەڵام ئەوانە بەڕاستی کەسانی پاش سەرکەوتنەکان بووینە کە ڕێزی وان گەورەی وان لەلایەن خوا و لەلایەن ئینسانیەتێک جار زۆر گەورەیە. لە زۆر جار بیرم دێتەوە لە شۆڕشەکانی کوردستان ئەوانەی کە وێنیان هاتووە کەمتر بووینە بەرامبەر بەو پێشمەرگانەی کە زۆر قارەمانەنا دواون، ئیشیان کردووە، خەباتیان کردووە و گۆڕانکاریان کردووە. ئەمە لەو خۆناغی ئێستا کە بەسەر هەموو ئینسانیت داهات، ئەو کۆمەڵە کەسەی کە ئەمە ئەوڕۆ بە سەربازی ون ڕێزیان دەگرین، بەڕاستی لە چاوی ئێمە لە چاوی هەموو بەشریت سەربازی ون و گەورەنە و ئەوانە ژیانی خۆیان خستە خەتەر لە پێناو بەراییگرتن لەو کارەساتەی کە لە هەندێک وڵاتدا ئێستا پێی ژیرۆ دەبوونە. ئەوانە وایان کرد کە ئێمە سەلامەت بین، گەلەکەمان سەلامەت بی، ئەوانە ڕێخستنی هەموو کارەکانیان کرد بە ئەندازەیە کە خەتەر لەسەر ژیانی خۆیان پێیا بوو. بۆیە بەڕاستی سەربازی ونن وەلای ئێمە زۆر گەورن. ئەوان هەموو کارێک دەکەن بۆ ڕێگری لە تەشەنەکردنی و ڤایرۆسە، جگە لە سەلامەتی خەڵک خۆشیان بە وریایی هەنگاو بۆ کارە دەنێن. یەکێک لە زەحمەتیەکانی ئەو تیمانە مانەوەیە لە بەرگێکی دژە ڤایرۆس کە زۆر ئازاریان دەدات بەتایبەت لە گەرمای هاوینی ئێستا. ئێستا من دەستخۆشی لەو تیمە جوانە یەکەم جێی دەستخۆشینە جێ ڕێزن، بەڕاستی جێی تەقدیرن، دەستخۆشیان لێکەم، هیوادارم بەردەوامیش بن لەو کارە چاکەی جێی دەستخۆش. ئەو تیمانە بە بەردەوامی لە تەواوی گوند و ناوچە دوورە دەستەکان و سەرجەم بازاڕەکان نمونەی پشکنین وەردەگیرێت. زیاتر لە سەدا نمونە و تێست لە هەوڵاتیان وەرگیراوە. تەنها لە شاری خەلیفان زیاتر لە 600 نمونەی پشکنین وەرگیرا لە ماوەی 24 کاتژمێردا. تەجروبەیەکی قرس بوو بۆمە، یەکەم جار بوو ئێمە ڕوبڕوو مازەهی ئەو حاڵەتەی ببینەوە لە کوردستاندا، بەڵام کە حکوومەت ئیجراعاتەکانی کرد خەڵکێکی زۆر بە جورئەتەوە هاتە مەیدان. خەڵکیش هەبوو، یعنی خەڵکیش هەبوو خۆی لە بەرشاردوتەوە لە هەموو پێگەکان لەبەری هەڵاتونە، بەڵام ئەوانە
بەپێی ئیزراعەتیمە لە ناو حاڵەتەکان بوون هەر کەسێ دی گومانی لێ ئەکرا ئەوانە موازەهیانەکە ڕوبەڕویانە بتووە بێ ئەوەی فکر لێ بکەنەوە ئایا چارەنووسی خۆیان چۆنە بێ ئایا تووشی نەخۆشیە بن ئایا مستەقبەلی و ئایندەی خۆیان چۆنە بوو بۆیە ئەوەی ئەوانە کردیان لە زمانی ئەو بەرنامە و پلانەی کە حکوومەت بۆ بەرایگرتن لە بڵاوبوون و تەشەنەبوونی ئەو کۆڕۆنایە کردیان ئەوانە یەک بوون لەو تیمانەی کە ئێستا شانازی ئەوان هەیە بەرایان لە حاڵەتەکە گرتووە ئەگەر ئەوانە نەبان لەگەڵ باشەکانی دیکەی هێزەکانی ئەمنی ڕێخستووی هەموو هەر کەسێک بە پێی وازبی خۆیدا تەسەوڕەکەم باری ئێمە زۆر قڕشتر بوو لەوەی کە ئێستا ئێمە خۆشبەختانە لە بەراورد دەگەر هەموو دنیادا لە حاڵەتێکی باشتر داین. کە ئەو دکتۆرانە هاتن ئێرانە خۆیان بە ئێوە مەماندی کردو و زۆر لێ مەمنونین کە هاتینە ئێرانە و بەبێ ئەوەی بە مادیبوونەکی زۆر و سەرکێشەی باشیان کرد و ئەو خەڵکێک کە ئێستاکە لە منطقەی ئەگەڕێن لە ئەوانەی کە ئەو بایلۆساتیان لێ بیتن کە چارەسەری بکەن و سوپاسیانەکە. زۆر سپاسی ئەو دکتۆران ناکەم زۆر بەخێر بێن سەر چاوم ڕێزیانی ئەگەر لۆ ئەو ملەتەی خۆیان ماندی کردیا دێن لۆ نەخۆشیەکەی لیانە پرسن و بەسەر نەکەنەوە ئەمە زۆر لیان مەمنونین ئەگەر ئەو ملەتی خۆ بەسەرەکەنەوە و خۆیان شکردێ لە ئەو ملەتەی ئەمە زۆر مەمنونین لیان ئەگەڕێن داخوا چی نەخۆشی هەیە چینی تیجە چارەسەریانەکەن زۆر لیان مەمنونین هەمولەت لیان مەمنونە ئەو گوندەکان هەر بە تایبەتی گوندەکان زۆر لیان مەمنونن. ئێمە وەکو تیمی تەندروستی سۆران بارکمان زانی کە سەردانی گوندی بەرزێوە بکەین دوایەوەی کە زانیمان کەسێک لە سۆران سامپلمان لێ وەرگرتووە و پۆزەتیڤ دەرچووە بارکمان زانی کە سەردانی گوندی بەرزێوە بکەین چونکە بەرکەوتنێکی زۆری لەگەڵ خەڵکی بەرزێوە هەبوو خۆشبەختانە خەڵکی بەرزێوەش یارمەتێکی زۆریان داین کە ئەرچی نیشتمانیان زانی کە ئێمە سامپلیان لێ وەرگرین خۆشبەختانە ئیشەکەمان بە ئاسانی بەڕێوە چوو. هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا ئێمە وەکو تیمی تەندروستی سۆران لەژێر سەرپەرشتی دکتۆر کاروان جەمال هەستان بە دروستکردنی تیمەی بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بەهۆی ئەوەی کە خەڵکێکی زۆر لە ئێران گەڕایەوە هەستان بە کەرنتینەکردنی خەڵک پێم وابێ یەکەم شوێن بوون کە خەڵکمان کەرنتینەکە لە کوردستان لە یەکەم وەجبە نزیکەی 240 کەس گەڕاوە لە ڕێی مەرزی حاجی ئۆمەران لە دوو شوێن کەرنتینمانکردن و ڕۆژانە بۆ دوو جار با بڵێم فحوساتمان بۆ دەکردن و چادوێری تەندروستی خەڵکەکەمان دەکرد بۆ ماوەی 14 ڕۆژ دوای 14 ڕۆژ فەحسی ڤایرۆسی کۆڕۆنامان بۆ کردن خۆشبەختانە هەرەبوویان پەتاکەیان لێ نەبوو یان ڤایرۆسەکەیان نەبوو گەڕێنەوە ناو ماڵ منداڵی خۆیان بێشک شەونی خونیمان دیت ماندبوونمان دیت زۆر هیلاک بوون شەوی وا هەبوو سعاتێک شەو دەگەڕینەوە بەڵام خۆشبەختانە لەبەرەوەی هەدەفێکمان هەبوو ئامانجێکمان هەبوو توانیمان بە شێوەیەکی زۆر باش بەرەنگاری ئەو ڤایرۆسە ببینەوە توانیمان خەڵکی خۆمان بپارێزین خۆمان کردبووە قەڵاخان خۆمان کردبووە بربەست بۆ ئەو ڤایرۆسە تەشەنە بکات بۆ ناو کۆمەڵگاکەمان زۆر سپاس بۆ خوای گەورە کە توانیمان بە شێوەیەکی زۆر باش تا ئێستا سەرکەوین. دوای ئەوەی کە سامپڵمان وەردەگرت ئێمە عادەتەن تاکو لە سعات 8:30 تاکو سعات 2:30 ئەمە بەس تەنها سامپڵمان وەردەگرت پاش ئەوەی کە سامپڵمان وەردەگرت پێش ئەوەی سنتەری پشکنین لە سۆران بکرێتەوە ئێمە لە پشکنینەکانمان ڕەوانەی هەولێر دەکرد هەر بە خۆمان ڕاستە خۆ لەگەڵ شوفێرەکە بەرەو هەولێر بەڕێ دەکەتین تاکو سعات 4 لەوێ دەگەیشتین سامپڵەکەمان تەسلیم دەکرد ئەگەر هاتباو نەتیجەی سامپڵەکان پۆزەتیڤ دەرچووبە ئێمە ڕاستەوخۆ ئەو کێسانەمان ڕەوانەی هەولێر دەکردەوە. دوای وەرگرتنی تێستەکان بە شێوازێکی زانستی وەردەبردرێن بۆ تاقیگات. تیمەکان دەورێکی باڵیان بینێ لەوەی کە لەسەرەتا لە کەرنتین ماوەی 14 ڕۆژ بۆ بردەوام ڕۆژانە دووجار پشکنین بۆ هەموو ئەو هاوڵاتیانە کرا کە لە کەرنتیندا بوون پشکنینی پلەی گەرمی جەستە هەروە پرسین لە نیشانەکانی بوونی کۆڕۆنا کە خۆشبەختانە دوای ئەوەی نزیکەی 570 هاوڵاتی لە سنووری سۆران بە دوو وەجبە کەرنتینکردن هەمویان گەڕانە ماڵەوە بە هیچ کێشێک هیچ نەخۆشێک یاخۆت هیچ گومانێک تۆمار نەکرا
هەروها دوای بە دوایەویش کە دەست کرا بە وەرگرتنی نمونونەکان لە سۆران بە هەمان شێوە ئەو تیمانە ڕۆڕێکی زۆر سەرچیان چکە ئەوانە لە هێڵی توان بڕێ پێشەوەی حاڵەتەکاندا بوون لەوەی ڕوبەڕوو لە بەرامبەر ئەو خەڵکانە کە گومانی توشبوون بە نەخۆشیەکان لە ئێکران نمونیان لێ وەرەگیرا کە ئەوەش توان برم لە هەموو حاڵەتەکان مەتیشدارترا چکات و تا ئێستا دڵنیانی کەسێکە توشبیان توش نەبوو تەنها نمونە وەرەگیرێتن بە هەماشەوە هەروە ئەو کارمەندانی کە لە تاقیگەشتیشیان کرد کە خۆشبەختانە لە سنووری سۆران توانم برم یەکەم قەزا و لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە دەستکرا بە ئەنجامدانی پشکنین کە دۆ بەدایش لە شوێنەکانی تر هەر شێوە جامدرا ئەوش ڕۆڕێکی کاریگەرانی بلۆی کە ئەتوانم بڵێم هەم لە کات هەم لە دووریش بۆما بڵێن سوودێکی زۆری هەبوولەوەی کە ئەمە پێشتر دەبات چەند کاژمێرێک ئۆتۆمبیلەکان بەڕێگاوانە بۆ هەولێر و هەروە لە دەرچوونی ئەنجامەکانی پشکنینەکانیش بە هەمان شێوە کاتی بۆ ئەمەجێڕاوە. لێرە سەربازەونەکان شیکردنەوە بۆ نمونانە ئەنجام دەدەن کە بە پرۆسەیەکی ئاڵۆز و پڕ لە مەترسی دادەنرێت. ئێمە بەڕاستی وەکو تیمی تەندروستی وەروە بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا زەحمەتێکی زۆرمان بینی لەبەرەوەی بە حکمی ئەوەی سەرێکمان لە خەلیفانێ بوو سەرێکمان هەروەها لە شارەدەی سیدەکان بوو سمخێلان چووکە ئەوانە نەخۆشیان لێبوو بەرکەوتویان هەبوو وەروەها کەرنتین کرابوون ئەو گوندە بە تەواوی وەکوون بۆ نمونە گوندی سمخێلان کە کەرنتین کران نزیکەی چەندین پشکنینمان وەرگرت و لەگەڵ تیمەکەمان بەردەوام ڕۆژانە 24 ساعات لە ئیشدا بووینەوە هەروەها هەندێک حاڵەتە بوو ساعات 2 شەو 3 شەو تەلەفۆنمان بۆ دەکران بۆ زووترین کات دەبێت لەوێ باینەوە بۆ وەرگرتنی سامپڵ و لەژێر چاودێری دەبوو تاکو سامپڵەکە ئەنجامەکە دەگەڕاوە کە لە کاتی گەڕانەوەی ئەنجامەکە پۆزتیڤ بەیان نێگەتیڤ بە ئەمە دەبێت هەر چاودێریمان کردبایە هەروە ئەو کاتێکە پۆزتیڤ دەبوو ئەمە ڕاستە خۆ دەمانگەیاندا هەولێر هەندێک جاریش ڕۆژانە ئەمە نزیکەی بەبەردەوامی ئێمە و نزیکەی 150 تاکو 200 سامپڵمان وەردەگرن نزیکەی چەند ڕۆژ ئێمە وەکو تیمی تەندروستی بەخۆم و بە شۆفێرەکانەوە هەروە بەخۆ تیمەکانمان سەردانی هەولێریان دەکرد و تاکو دوای ئەوە ئاسانکاریمان بۆ دروست بوو تاقیگەیەک لە سۆران کرایەوە لەژێر چاودێری دکتۆر سامان وەزیری تەندروستی وەروەها بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر و هەروەها هەماهەنگی بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران و زانکۆی سۆران سنتەرێک کراوە بە ناوی سنتەری کۆڤید-19 بۆ پشکنینی هاوڵاتیان. لە نەخۆشخانەکان چەندین کارمەند و پزیشک لارەکدان ئەرکێک کە هەموو جیهان و مرۆڤایەتی چاوی لە دەستی ئەو ستاف و کەسانەیە کە خۆیان کردوتە قوربانی بۆ پاراستنی مرۆڤایەتی. حکوومەتی چەندین هەنگاو و ڕێکاری گرنگ و پێویستی گرتو دەبەر تاک و زیان و مەترسی و ڤایرۆسە دوور بخاتەوە. ئامانجی و تیمانە پاراستنی هەمووانە لە دوژمنێک کە زیان و مەترسیەکانی هێندە زۆرە مرۆڤایەتی بەدەستیەوە دەناڵێنێ و هەموو هەوڵێک دەدەن تا لەو دوژمنە ڕزگاریان بێت. ئێمە دەبێ بە هوشیاریەوە تێبگەین چ قۆناغێکمان تێپەڕاندووە و ئەبێ ئەوەشمان هەمیشە لە بەرچاو بن ئەو کەسانی کە ڕۆلیان هەبوو لە بەرایگرتن لەو حاڵەتانەدا چ دەوریان هەبووە وەکو باسم کرد لە تیمە ئەمنیەکان بەگشتی بە هەموو هێزەکانەوە لە ئیدارە لە تیمەکانی کارەبا کە هەموو خەڵک کەرنتینە بۆ ئەوان لە ناو تیمەکان بوون لە ئاو کە هەمیشە نانویست ئاو لەسەر خەڵک بگرێتەوە لە تیمەکانی بانقکە لە ناو ئەو زەحمەتە و تێکەڵاو بوونەی ئەچون نانویست ژیانی خەڵکی ڕابوەستی و بەشداریان کرد بەڕاستی ئیدارەش بە شێوەیەکی گشتی ئەم تەسەوڕەکەم ئەو هەڵمەتە و ئەو لە خۆبوردووە جێگای ڕێزێکی گەورەیە جێگا ئەوەیە کە ئێمە باوەڕمان بەخۆ بێ کە ئێمەش لە ناو ئێمەشدا خەڵکانێکی وە هەنا ئەگەر پشتیان پێبەستین ئەتوانین هەموو قۆناغە سەختەکان تێپەڕێنین وە ئەوانە لە ئێمە بە گەورەی ئەمینەوە ئەوانەی کە ئێستا ئەوڕۆ ڕێزیان لێنین لە ناو هەموو تیمەکانی تەندروستی لەگەڵ ڕێزم بۆ هەمووی لایەکیان ئەبنە نخبەیەکی جوان ئەبنە سیمایەکی جوان کە هەمیشە ئێمە شانازی پێ بکەین لەو ڕۆژانێکە سەرکەوتنەکەین چێ لە پێش سەرکەوتنی ئێمە بوو ئەوانە.
دیاری بەرنامەی سەربازی بوونە لە کوردستان 24 پێشکەش بەو سەربازەونانەیەکەین کە لە سەردەمی کۆڕۆنا لە دەڤەری سۆران ڕۆڵێکی پێوێنەیان هەبوو بۆیە لە ڕوانگەی شانازیمەنەوە بەشداری لەو بەرنمەیەکەین و ئەو دیارە پێشکەش بە تێکرای ئەو تیماکەین.